ئەمە شەوادەکە زمانی کوردی زیێژی بێت لەبەرەوە زۆر خۆشبەختین ئەمەش سەرەتای وەکو هەموو زمانانی دنیا تەنانەت بەدەیان زمان هەیە لە ئەوروپا ئێستا هەر بەقەدەر ئێمە مەسەڵەن سوودیان لەوە وەرگرت و داتایان ئەگەر زمان ئینگلیزی و سینی لێ بینە دەرێت تەوان زۆر جارە قسە دێتە پێشەوە کە دەگوترێ مەسەڵەن ئایا ئێمە هەموو ڕۆژێک نابێت ڕۆژی زمانی کوردی لە ڕاستی هەموو ڕۆژێز ڕۆژی زمانی کوردیە تەنها بۆتە نەریتێک لە دنیادا لە ڕۆژێکی تایبەتدا تەواوی هەوڵ و کۆششەکان ئەخرێنەوە سەر یەک وەکووە بیرهێنانەوەیەک وەکو پێداگرتنەوەیەکی زیاتر وە سەرنجڕکردنەوەیەکی زیاتر لەسەر ئەوەی کە زمانی دایک یا هەر بابەتێکی دیکە کە لە دنیادا هەیە سەرنجێکی زیاتری لەسەر چڕ بکرێتەوە هەوڵەکان بخرێنەوە و نوێترین ئەو ئاڵنگاریانەی کە دێنە پێش زمانەکە یا لە بەردەم زمانەکەدا هەن بخرێن ڕووباسییان لێەوە بکرێ ڕێگا و ڕێوشوێنی گونجاویان بۆ بگیرێتە بەر و بە ئەو کێشانەی کە هەن لا هەوڵ بدرێت چارەسەر بکرێن پێناسە بکرێن ئەو کێشانەوەمان ئەوەی کە پێوەستە بە زمانی کوردیش بێگومان ئەگەر ئێمە دابنێن ڕۆژی زمانی کوردی لە ڕاستیە هەموو ڕۆژێکمان هەموو چرکەساتێکمان چرکەساتی زمانی کوردیە لە سیاسەتمەدارێکەوە کە قسە بە زمانی کوردی دەکات دەبێت ڕۆژ لە لای ئەوە بەردەوام ڕۆژی زمانی کوردی بێت دەروونناسێک بە هەمان شێوە مامۆستایەکی زانکۆ بە هەمان شێوە قوتابیەک بە هەمان شێوە دەبێت لە هەموو چرکەساتێکدا ئێمە سەرنجمان لەسەر ئەوە بێ کە چۆن زمان بەکاردێنێت ئەمە خۆم زۆر جاری وا هەیە کە سەیری تەلەڤیزیۆن ڕاگەیەنەکان دەکەم لەو چرکەساتەدا مامەڵەیەکی تەواو پێوەست بە زمانی کوردیان لەگەڵاکەم یان چۆن زمانی کوردی بەکارهێن ئەنی هەموو چرکەس بزانم ئایا تا چەندە دەتوانێت ئەو کەسە بە شێوازێکی ڕۆکوپێک مەبەستەکانی فکرەکانی تێگەیشتنەکانی سەبارەت بە دنیا سەنێرەت بە هەموو بابەتە جیاوازەکان بگوازێتەوە بۆم بۆیە ئێمە نابێ ئەم دیاریکردنی ڕۆژە یا لەو ڕۆژەدا کاتێک کە سەرنجمان چڕ دەکەینەوە لەسەر زمانی کوردی تەنها بەو ڕۆژەوە سەرقاڵ بین و هەموو هێزوزەکانمان لەو ڕۆژەدا تەرخام بکەین ئەمە تەنها بۆ بیرهێنانەوە و پێداگریەکی زیاترە وەگەرنا دەبێ لە هەموو کایە جیاوازەکانی کۆمەڵگای کوردی لە هەموو ئاستە جیاوازەکانە گرنگی بە زمانی کوردی بدرێ و زمانی کوردی لە ئەولەویەتی کارەکان و سەرنجەکانماندا بێت بەڵام بە هیچ شێوەیەک دەستبەرداری قەدەری خوانەبینکردن ئێستابوون خەڵکمان هەیە لە قازاقستانە خەڵکمان هەیە لە تورکیا لە ئێرانە کە بەحسی زمانی کوردی لەهجاتی زۆرە ئەوە یعنی دەلالەت لە ئەساڵەت و لە ڕەگ و